درەنگانی شەوی ڕابردوو چەند چەکدارێکی نەناسراو هێرش دەکەنە سەر ماڵێک لە گەڕەکی 8,000 فەرمانبەران لە هەولێر و هاوڵاتیەک بەناوی بارزان حەسەن دەکوژن و 2 کەسی دیکەش بریندار دەکەن بە وتەی کە سوکاری قوربانیەکە کێشەیان لەگەڵ هیچ کەس نییە و ئەو کەسانە ناناسن کە هێرشیان کردۆتە سەریان. بە هیچ شێوەیەک کێشەمان لەگەڵ هیچ کەس نییە، ئەسڵەن ئەوان هەر ناشناسین کە ئەوانە هجومیان کردێ، بە هیچ شێوەیەک ئێمە ئەوانە ناناسین. ئەوانە هاتنە لە دەرەوە تەقەیان کردو، بلاکەم پێوتنە کاکە بۆ تەقە دەکەنەوە، ئایلە لەو منتخەیە، ئایلە لە ژووری منە کاکەمەکەن دەترسێن. ئەسڵەن زۆر جوونیشان پێداوە، فەزیحەتیان کرد بەس بە جووندان، ینی زۆر قسەی نەشاویان پێوتیە، زۆر ینی بە ئیهانەکردن. براکەشم لەبەر ئەوەی چەکدار نییە، هیچ کێشەکمان لەگەڵ دەرگای لە سەخۆ پێوەدا هاتە ژێرتە ناو ماڵنداڵەکەی. لە پاشان کە ئەوە تەلەفۆن دەکاتن، ئەوانەی کە هێرش دەکەن تەلەفۆن بۆ برایەکانی خۆی دەکاتن، وەرن کاکە من تووشی کێشە بووم بمگەنێ، من فەوتام هات دێنێ ئێرە تەماشا دەکەن، هیچ شتێک نییە لە برن لایەن ئێمەوە بیتن. یەکسەر دەرگا لەسەر دەرگا ئاودیو دەبن، دێنە ئەودیوە، یەکیان ئاودیو دەبێت دەرگا لەوان دیکە دەکاتەوە کە دێنە ژۆرێ، بە کەیفی خۆیان هەرچی بکەوتە پێشیان تەقەی لێ دەکەن. سکاڵامان تۆمار کردێ لە بنکەی پۆلیسی دارەت و داوا لە سەرۆکایەت و حکوومەت دەکەین کە ئەو حەقە ئێمە نەستێتن، ئەو حەقە ئێمە نەفەوتێتن، بە هیچ شێوەیەک ئێمە لیان خۆش نابین، داوا لە قانون دەکەین، قانون ئەو حەقەمان لەوەرگرتەوە. مافی بوون گەڵا گاسی برادری کرد بە سیلاحەوە هات دای ڕێژ بە قەیف خۆی لە زۆرێ لە ڕێوەدا هات تەقەی دەکرد. کوڕەکەم گەلێک ناست کوڕەکەم گەلێک لە بەناش کوشرا، کێشەمان لەگە کەس نەبووە. کوڕی کچەکشم ئەویش بریندار بوو، لەویشیاندا بوو هیچ ناسی، بەس بە خۆیان دەرێنەوانە مافینە، عالەم دەکوژن دەرێن مافینە، چەند کەسیت کەشیا کوشتیا، حکومە لۆ ئەوانە ناگری، ئەوانەی لۆچی هێشتیتەوە جارێککە جیرایە زەلامی کوشتیا بەریدایە حکومەت دام لە حکومەتە خینی کوڕەکەم بزر نەکاتە هەمی بگری و عیدام بکە، نەیەکاتە سزنانیان بداتێ، دەبێ هەمیە حکوم بدا ئەوە عیدام بکاتن، دەچی لە سزنیان دەکا و نانیان دەداتێ دوایە بەریان دەدا، حکومەتیش لە پشتی ئەوانەیە. وتەبێژی پۆلیسی هەولێریش دەربارەی ڕووداوەکە بە پەیامی ڕاگەیاند، دەستیان بە لێکۆڵینەوە کردووە و بەردەوامیش دەبن تاکو و دەگەنە ئەنجامێک. سەرۆکی ڕێکخراوێکی مەدەنیش دەڵێت لە ڕووداوی لەم جۆرەدا پێویستە دادگا ڕۆڵی خۆی بگێڕێت و کێشەی خەڵک بەپێی یاسا یەکلا بکاتەوە، بەڵام دادگاکان بە جۆرێک لاوازن کە ناتوانن بڕیاری یەکلاکەرەوە لەسەر کەیسەکان بدات. کێشانێک کە لە کۆمەلگا ڕوودەدەن بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دادگایەکان هەتا ئاستێک لە لاوازیان پێوە دەبێنرێتن. پۆلیسیش دەتوانێت زۆر زیاتر تند بێتن بەرامبەر ئەو خەرکانێک کە سەرپێچی دەکەن و لە یاسا دەدەچن و دەستدرێژ دەکەنە سەر خەڵکی تر. بەشێش بۆوان دەگەڕێتەوە کە کێشەکان لە ڕێگەی عەشایری چارەسەر دەکرێت و ئەو بوونی ئەو مەکتەب کۆمەڵایەتیانەی کە دانراون بۆ ئەوی کە کێشەکان لە بەڕێگای عەشایری حەل بکرێتن با ئەو مەکتەب کۆمەڵایەتیانە زیاتر هەوڵی ئەوە بدەن کە یاسا سەروەر بێتن. ئەگەر سولحی عەشایری نەکرا و دادگا سزای ئەو کەسەیدا کە دەستدرێژی کردە سەر خەڵکێکی بێدەسەڵات، ئەوە حتمەن دەبێتە پند و عیبرەت بۆ خەڵکێکی تر کە بێوێت دەستدرێژ بکات سەر، بەڵام بەداخەوە بەشێکی زۆری ئەوانە بە سولحی عەشایری حەل دەبن. حاڵەتەکانی کوشتن لە هەرێمی کوردستان نزیکە دەگۆڕێت بۆ دیاردا، شارزانی بواری یاساش دووپاتی دەکەنەوە، تا ئێستا دەیان کەیسی کوشتن لە دادگاکان بەبێ ئەنجام ماونەتەوە. هەر ئەمەش وای کردووە کوشتن بەبێ سڵەمینەوە ئەنجام بدرێ و هاوڵاتیان لە دەرەوەی دادگا و بۆ چارەسەرکردنی کێشەکانیان پەنا بۆ ڕێگەی جۆراوجۆر ببن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.